لكن اگر اما چیزی که بفهم ویا خواه داينر لایانی فەرمی هەموو وتوێژێک لەگەڵ حکوومەتی عێراق وەکو هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستانە. ئێمە تەقدیرەوەکەین کە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو لایەنانی کە بەشدارن لە حکوومەت و هەموو ئەو لایەنانی کە لە هەرێمی کوردستانن تەنانەت دەوانەی ئۆپۆزیسیۆنیشن کە بەرژەوەندی خەڵکی کوردستان و بەرژەوەندی موچەخۆران پێش بەرژەوەندی حیزبی و کەسی بێ. ئێمە ئەوەی لامان گرنگە کە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستور تەعامل لەگەڵ حکوومەتی عێراقی بکەین و حکوومەتی عێراقیش بە هەمان شێوە تەعامل لەگەڵ مامەڵە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکات. ئەوەی کە دوجار جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چۆتە بەغداد بەڕێز جێگری سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانی لەگەڵا بووە، وەزیری دارایی لەگەڵا بووە، هەموو ئەو کەسانی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدارن لەو وەفدا بوون و هەر یەکەشیان سەر بە لایەنی جیاوازەوە حکوومەتی هەرێمی کوردستان مڵکی یەک لایەن نییە. حکوومەتی هەرێمی کوردستان حکوومەتێکی تەحالوفیە لە چەندین ئەحزابی هەرێمی کوردستان بەشدارین تایە، بۆیە ئێمە لامان گرنگە لە چوارچێوەی دەستور تەعامل لەگەڵ ئەو بابەتە بکرێ و ئێمە پشتیوانین بۆ هەموو هەوڵێک کە ژیانی موچەخۆران و وەزعی موچەخۆران چاکرێ. بەڵام ئێمە دژی مزایدەین، دژی ئەوەین کە عەتفی خەڵکی کوردستان بەکاربێنرێت لە بابەتی موچە یاخود بابەتی موچە بکرێتە بابەتێکی مزایدەکردن یاخود بە بابەتێکی کە ببرێت. ئەوەی دڵنیایە کە لە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵەکانمان زۆر چڕ کردوێتەوە لەگەڵ عێراق لەگەڵ حکوومەتی عێراق کە بە زووترین کات کێشەی موچە چارەسەر بکرێت و لە ئێستاش تەوانێت ئەوە موچەیەکی دابش کراوە کە هی مانگی حوتە و بە تەکید موچەی مانگی 8 و 9 دابش دەکرێت و دواتریش حکوومەتی هەرێمی کوردستان کە لە سبەینەوە کۆتا ڕۆژە بێت بۆ ئەوەی کە ڕقابەی مالی عێراق و ڕقابەی مالی هەرێمی کوردستان پێداچوونەوەیکی تەدقیقیان کردووە لەسەر ڕاژەی فەرمانبەران و ڕێخستنەوەی میلاکات لە ناو هەموو وەزارەتەکان بەرەو پێشچووە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەردەوام لەگەڵ جەنابی سەرۆکوەزیرانی عێراق لەسەر خەتە و بەردەوام ئەگەر سەردانیشی نەکرد بێت لە ڕێی تەلەفۆن و پەیوەندیان هەیە و تەفاهم و لێک نزیکبوونەوەیکی زۆر باشەیە لەگەڵ لایەنە نەک تەنها لەگەڵ سەرۆکی حکوومەتی عێراق لەگەڵ ئەو لایەنە سەرەکیانی کە پێکەنەری حکوومەتی عێراقیشن. حکوومەتی عێراق خۆیان عادەتەن لە دوای هەفتەی مانگەوە موچەی خۆیان دابەژەکەن، چەند ڕۆژێک دوای ئەوە تەبعاً موچەی ئەو قەرزەی کە بۆ هەرێمی کوردستانی شوێنێرن بە تاکید بۆ ئێمە شوێنێرن، ئێمەش لەگەڵ گەیشتنی پارەکە دەست بە دابەشکردنی موچاک بە تاکید ئەنجامی باشیە بێت، چونکە تەنها ئەو بابەتە لە بینی هەردوو حکوومەتان نەماوە، بەڵکو لایەنی نێودەوڵەتی و ویلایەتە گرتوەکانی ئەمریکاش لەسەر خەتن و بە تاکید لە هەوڵێکی جددیتریشان کە هەناردەکردنی نەوتیش دەست پێ بکاتەوە. موچەی سێمانکی کۆتاییش بە تاکید ئێستا لەگەڵ حکوومەتی عێراقی باس کراوە و بە تاکید هیچ موچەیەکی خەڵکی کوردستان نافەوتێت، هیچ موچەخۆران نافەوتێت و موچە بەردەوامە بێت. موچەخۆرانی هەرێمی کوردستان بەس ئەوەی کە لە وەزارەتی دارایی و ئابووریەوە دەدرێت 922 میلیارد دیناری پێویستە، هەروەها زیاتر لە 28 میلیاریش لە وەزارەتی پێشمەرگەی رێ بە دیوانی وەزارەتەکان بە دیوانی وەزارەتی پێشمەرگە کە بۆ لیوا هاوبەشەکانە. بە تاکید موچەخۆران ئەو پارەی کە لە بەغداوەیە تا ئێستا 700 میلیارە ئەو عجزەی کە بڕەکرێتەوانەیە لە داهاتی ناوخۆوە کرێت، بۆیە بە تاکید داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ پڕکردنەوەی موچەی موچەخۆرانە دواتر بۆ تەشغیلی و بەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستانە. زۆر سپاس.